حیزمان تێپەڕی و پارتی شەڕێکی نوێی دژی هاوپەیمانی یەکێتی و نەوەی نوێ دەست پێ کرد. یەکێتی زەنگی لەدایکبوونی هەرێمێکی نوێی کوردستان لێدەدا و وردەکاریەکەی ئاشکرا دەکات. هەوڵەیەک بۆ هەرزانکردنی نرخی بنزین هاوشێوەی بەغدا دەست پێ دەکات. سەرەڕای ئەوەی کوردستان پێی نایە 20مین مانگ بەبێ حکوومەتی نوێ لا دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەچی ناکۆکیەکان دەگەڕێنەوە خاڵی سەرەتا. لا دوێنەوە دوای کۆنگرا ڕۆژنامەوانیەکەی شاسوار عەبدولواحید کە داوای کرد سەرۆک وەزیران بۆ هاوپەیمانێتیەکەی ئەوان بێت سەرکردایەتی و میدیای پارتی شەڕێکی توندی میدیایان دژی ئەم دوولایەنە دەست پێ کرد. لە کاتێکدا مانگی ڕابردوو بەهۆی دەستپێشخەری ئەمینداری گشتی یەکگرت و شەڕی ڕاگەیاندنی هەردوو لا تا ئەستێک ڕاگیرە، بەڵام لە دوێنێەوە بەخەستی دەستی پێکردوتەوە. بەپێی زانیاری ستاندەر هەموو گفتوگۆ نافەرمیەکانی پارتی و یەکێتی ژوەستاون کە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی دووقۆڵی دەستی پێکردبوو، بەمەش ناکۆکیەکان تا ماوەیەکی درێژتر بە قوڵی دەمێننەوە. یوسف گۆڕان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە ئەوتارێکی نوێدا زەنگی گۆڕانکاریەکی ڕیشەی لێدەدات و ڕایدەگەێنێت هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەدایە. ئەو پێشنیاری مۆدێلی هەرێمێکی نوێ یان هەرێمی دووەم دەکات کە تێیدا دەسەڵاتەکان لە پایتەختەوە بۆ پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان دەگوازرێنەوە. ناوبراو دەژڵێت شێوازی ئەم هەرێمە نوێ پشت بەلا مەرکەزیەت و یەخستنی هێزەمنیەکان و داڕەشتنی سیاسەتێکی دەرەکی هاوبەش دەبەستێت بۆ پاراستنی قەوارەکە لە هەڕەشەکان. گۆران دەڵێت هەرێمەکەمان بۆ ڕێگەگرتن لە مەترسی دووبەرەکی و جەمسەرگیری زیاتر پێویستی بەسەر لە نوێ دروستکردنەوەی وەک هەرێمێکی نوێ. شۆفێران بەهۆی بڕیارێکی حکوومەتی هەرێم ناچارن بنزین بە نرخێکی زۆر گرانتر بکڕن و داهاتەکەشی دیار نییە. لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی عەلی زەیدی هەوڵەکان بۆ یەکسانکردنی نرخی بنزین زیاتر بووە. دکتۆر موسە ئامین پەرلەمانتاری عێراق لەم بارەوە پەیامێکی ئاراستەی حکوومەتی هەرێم کرد و ڕایگەیاند چیتر لێتان قبوڵ ناکەین ڕۆژی 50,000 بەرمیل نەوت بۆ پێویستی ناوخۆ وەربگرن کەچی لترێکی بنزین بە 3 قاتی بەغدا بە خەڵکی بفرۆشن. پێشتر هەیبەت حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بە هەمان شێوە ڕایگەیاند مای قبوڵکردن نییە لە هەرێم سەرەڕای تەرخانکردنی بەشی پێویستی ناوخۆ کەچی نرخی بنزین لە چاو ناوچەکانی دیکە 2 قات و 3 قات زیاتر بێت. لە ئێستادا نرخی 1 لتر بنزینی نۆرماڵ با سەروی 1100 دینار لە هەولێر دەفرۆشرێت.